ئەمە لە بیرمەکە لە 91 ڕاپەڕینی جەماوەریمان کرد لە 5 ساڵی 1991 خەڵک و کۆمەلگا کە تازە لە ژێر چەکمە و پۆستاڵی ڕژێمی بەعەز هات بۆ دەرێ دەتوانم بڵێم بەگشتی لە ئێستا سەلامەتتر بوون لە ڕووی سلوکی و ڕەوشتی و فیکری و خێزانی و کۆمەڵایەتیەوە. ئێستا ژمارەی خێزانەکانی کە هەڵدەوەشێن زیاتر لەوەی خێزانانی کە پێک دێن و خەڵک بڵێ تاکو و تەرایەک خەڵک دەچوو بۆ دەرێ بەڵام ئاوا گەنجەکان ئاوا سەری خوان هەڵە دەگەر بە لێشاو بڕۆن لە چەند واقعەکەیان ڕابکەن و بەڵێ خەڵک هەبوو لە چاخانەکان دادەنیشت و لگا و دۆمینە و شتێکی دەکرد بەڵام ئاوا نەبوو کە کافتریا و باڕوومەی خانەکان پڕ بن لە گەنجەکان. بۆیە ئێمە دەبێ هەوڵدەین ببینە فریادرەس بۆ خەڵک و کۆمەلگای خۆمان بە تایبەتی بۆ گەنجەکان بۆ قوتابیەکان ساڵێک لە تەمەنیە و میلەتە لە تەمەنیە و هەم قوتابیانە کە دەبێت چەند قوتابین ساڵێک لە تەمەنی هەمووان وەرە جارانی هەمووانی کە داخوا دەکات چەند ساڵ لە تەمەنی و خەڵکە زایە دەبێت. ئاوا وڵات بەڕێوە دەچێت، ئاوا کۆمەلگا خزمەت دەکرێت، ئاوا کۆمەلگا بەرەو پێش دەچێت، قسەی زلزلم بۆ دەکەن. ئەخە قسەی خۆش و بۆش ناچێتە جیرفانی کەس بە حەڵوا دەم شیرین نابێ قسەی زلزل دەکرێت. ئێمە حکومەت وا و فلان وەزارەت وا فلان شێت و ئەوە تۆ نیوێ میلەتەکە ناخوێنێ. ئەوەش کە دەخوێنێت وەکو باس کرا قوتابخانە هەیە 2 دەوام و 3 دەوامی تێدایە ئاوا قوتابی فێر دەبێت